ئیتر لە دەرگا نادات پۆستەچی کاغەزێکی بچووکی لولکرا و لە ناو دووتوی کاغەزێکی تردا دانراوە و تەواوی زانیاریەکانی ئەو بابەتەی تێدا نووسراوە کە بڕیارە بگاتە نامەوەرگرەکە. ئەمە ئەو تاکە ڕێگایە بوو کە پەیوەندی نێوان تاکەکانی شارێک و تەنانەت دوو شار و بەگرە هەندێک کات دوو وڵاتیشی بەیەکەوە دەبەستەوە. ئەو کەسەشی کە نامەکەی دەگەیاند کەسێکی خاوەن بڕوا و متمانە و خاوەن کەسایەتی بوو کە پێی دەوترا پۆستەچی. نامەی کاغەز بۆ سەردەمێکی دوور و درێژ ئامڕازێکی گرنگی گواستنەوەی زانیاری و پەیام و هەواڵ بوو لە نێوان دوو کەسدا یاخود لە نێوان دوو شوێن و تەنانەت دوو وڵاتیشدا. بەڵام بەهۆی پەیدابوونی ئینتەرنێت و نامەی ئەلکترۆنیەوە وردە وردە باکەی خۆی لەدەستدا و بەکارهێنانی کەم بوویەوە. بەهۆی گرنگی و بەربڵاویەکەیەوە ئەتەکێت و یاسا و شێوازی تایبەت بەخۆی هەبوو. بۆ نمونە نامە دەبێت یان فەرمی بێت یان نافەرمی، ڕەنگی پێنووسەکان یان شین بێت یاخود ڕەش. ئاساییە هەندێک هێما و نەخشی دەستی لە نامەکەدا بکێشرێت. دەبێت نامەکە بکرێتە ناو زەرفێکی کاغەزەوە کە بەنزیکەیی هەموو زەرفەکان یەک شێوە بوون کە دواتر هەمان ئەو ئەتەکێت و یاسایانە گواسترانەوە بۆ ناو نامە ئەلکترۆنیە فەرمیەکانیش. نامەی کاغەز بە زۆری لە نێوان ئاشقان و سیاسەتمەداران و ئەدیبان و فەیلسوفان دەباو بووە. هەر لەبەر گرنگیەکەی ئەدەبێکی سربەخۆ بە ناوی ئەدەبیاتی نامەوە سەری هەڵدا کە شاعیران و نووسەران نامەکانی خۆیان بۆ کەسێکی دیاریکرا و لە دووتەی کتێبێکدا چاپ دەکرد یاخود پەیام و بیرۆکەکانیان لەسەر شێوازی نووسینی نامەی ئەدەبی دەکردە کتێب و چاپیان دەکرد. ئەو کەسەی کاری گەیاندنی نامەکانی دەکرد پێی دەوترا پۆستەچی کە نامەکانی تا بەردرگا دەگەیاند. لەم ساڵانەی دواییدا بوشرا کەزنەزانی مامۆستا و نووسەری کورد لە پرۆژەیەکیدا زۆربەی نامە کاغەزیەکانی نێوان نووسەر و شاعیرەکانی لە ترسی لە ناوچوون کۆ کردەوە و لە دووتوی کتێبێکدا چاپی کردن. کتێبەکەشی ناونا ئیتر لە دەرگا نادات پۆستەچی. ئێمەش لێرەوە دەستبارێکی ئەو کاروانە دەگرین و یادێک لە نامەی کاغەزی دەکەینەوە بەو هیوایی کە بە مۆدێرنەبوون ئەو ئەدەبیاتە جوانەمان لەبیر نەباتەوە و وەک بەشێک لە ئەدەبیاتی کۆمەڵگا بیهێڵینەوە. ئێستا تۆ پێم بڵێ ئایا تاکو ئێستا پۆستەچی هاتۆتە بەردرگای ماڵتان؟